سڵاو فێرخوازانی ئازیزی زمانی فارسی. لاوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی لەگەڵتانم، وانەیەکی نوێ تایبەت لەگەڵ دەنگی خات و سەحەر. چەند تێبینیەکتان هەیە دواتر ئەڕۆینە سەر چیرۆکەکە. پێش هەموو شتێ گوێ لە چیرۆکەکەگرن، تەنها و تەنها بە زمانی فارسی، و نووسینی فارسیەکەشتان لە پێشچاوە، هەڵدەن بیخوێننەوە و سەرنج بن وشەکان چۆن خوێنرێتەوە. دواتر پارچە پارچەی چیرۆکەکە دیسانەوە گوێ لێ دەگرینەوە و بۆتان دەکەم بە کوردی و شیکاری چیرۆکەکە ئەکەین. فەرموون سەرەتا ئێوە و گوێگرتن لە چیرۆکەکە. سلام بچه‌های عزیزم، حالتون چطوره؟ احوالتون چطوره؟ امیدوارم که خوب و سلامت باشید. روزگاری مسافری وارد شهری شد تا کالایی بخره و به خونه و کاشونش برگرده. مسافر از در و دروازه شهر که وارد شد، ناگهان صدای چند نفر رو شنید که با هم و در هم گفتن: سلام خواجه، اومدی؟ کجا بودی؟ مسافر از شنیدن این حرفا در جا خشک شد که چطور شده اونها اون رو خواجه و ارباب صدا میزنن. ولی تا خواست حرفی بزنه و چیزی بپرسه، اون مردها به دست و صورتش بوسه زدن و کم مونده بود بچه ها یک نفرم به پاش بیفته که مسافر غریب خودشو عقب کشید و گفت: چه خبر شده؟ از جون من چی میخواین؟ اولی گفت: دیگه دلمون به شور افتاده بود. اون یکی گفت: راه رو که گم نکردید. یکی دیگه گفت: دیشب تا صبح خواب به چشمام نیومده. مرد غریب که نمیدونست چی بگه حیرون و سرگردون به راه افتاد. یکی جلو اومد و گفت: حالا کجا؟ مرد گفت: میخوام برم نون و غذایی بخورم که دیگه از گرسنگی از پا افتادم. مرد غریب جواب داد: چه فکر خوبی، ما هم مثل تو بریم خواجه که بهترین غذاخونه و طباخی شهر مال توه. مسافر غریب که نمیدونست چه کار بکنه و چی بگه، همراه اون چند نفر به یک طباخی رفتن. اونها تا پا در طباخی گذاشتن، خواجه رو با احترام گوشه‌ای نشوندن و یک پشتی نرم براش آوردن که بشینه و با آرامش غذا بخوره. طباخ اومد و پرسید: چی میخورید؟ همه گفتن: هرچی ارباب بخوره. مسافر گفت: من آبگوشت میخورم. اونها هم گفتن: ما هم همینطور، ما هم آبگوشت میخوریم. طباخ یا همون آشپز خودمون بچه ها رفت و چند تا دیزی آبگوشت آورد. دوستان ناخونده سر پایین انداختن و تند تند خوردن. وقتی سیر شدن، یکیشون گفت: من چه آدم بدیم. اون یکی پرسید: چطور مگه؟ آخه مادرم مریضه و اینجا نشستم. این رو گفت و بچه ها بلند شد و رفت. دومی گفت: من چه آدم بدیم. بازم پرسید: چطور مگه؟ دومی ادامه داد که بابام مسافره ولی من اینجا نشستم. این رو گفت و بلند شد و رفت. سومی گفت: من آدم خیلی بدیم. مرد پرسید: چطور مگه؟ سومی ادامه داد و گفت: همه قوم و خویش من مسافرن یا مریض شدن، اون وقت من اینجا نشستم. خلاصه بچه ها هر کس به بهونه از طباخی رفت و مسافر غریب تنها موند. در این وقت طباخ اومد و گفت: خب ارباب، با نوکرهات غذا خوردید و پاشیدید، حالا پول غذاها رو بده. مسافر بی‌نوا گفت: کدوم ارباب، کدوم نوکر؟ آشپز گفت: همینا که تو رو آوردن و این بالا بالا نشوندن، همونهایی که به تو ارباب و خواجه میگفتن. مسافر که گرفتار شده بود و راه فرار نداشت، هرچی داشت و نداشت به طباخ داد و دست خالی برگشت به شهر دیارش. به شهر و دیارش که رسید، قصه رو تعریف کرد. همسرش به اون گفت: تو نمیتونستی یه بار بگی من ارباب نیستم؟ مرد گفت:
من گفتم اما کی بود که قبول کنه؟ بچه‌های عزیزم، اگه به کسی ناخواسته کاری یا مقامی بدن که شایستگی انجام اون رو نداره و از روی علاقه حرف دلش رو به زبون نیاره، این ضرب المثل من گفتم اما کی بود قبول کنه حکایت حال اون میشه. هاوڕێیانی عەزیز، گوێتان لە خوێندنەوەی چیرۆکەکە بوو بە دەنگی خاتوو سەحەر. ئێستا ئینە سەر وەرگێڕانی چیرۆکەکە، دێڕ بە دێڕ و ڕوونکردنەوەی پێویست سەبارەت بە چیرۆکەکە و هەروەها دیسانەوە پێداچوونەوە بە چۆنێتی خوێندنەوەی چیرۆکەکە، وشەکە و ڕستەکان. سەرەتای چیرۆکەکە بەوە دەستی پێکرد کە خاتوو سەحەر وتی: سەلام بەچەهای ئازیزان. واتە سڵاو. بەچەها بە دوو واتایەت، بە واتای مناڵەکانیەت، مناڵە ئازیزەکان، بەچەهای ئازیزان واتە مناڵە ئازیزەکانم، و هەروەها هەنێک کاتیش بەچەها بۆ چەند کەسێکی گەورە، بۆ کوڕ بۆ کچ بەکارێت، بە واتای کوڕینە یاخود کچینە. بەڵام لێرە چونکە چیرۆکەکە بۆ منداڵە، مەبەستی لێی مناڵە ئازیزەکانە. ئەڵێت: سەلام بەچەهای ئازیزم، حالتون چطوره؟ سڵاو مناڵە ئازیزەکانم، حاڵتان چۆنە؟ ئەحوالتون چطوره؟ ئەحواڵتان چۆنە؟ امیدوارم که خوب و سلامت باشید. لە زمانی فارسیە وەکو زمانی عەرەبی فەتحە و کەسرە و ضەممەیان هەیە، بەڵام نانووسرێت. لێرە لە باتیەوەی بە واوێکی گەورە بنووسیت خوب و سەلامەت باشید، بە زەممەیەکی بچووک ئەینووسن و لە کاتی قسەکردنە دەری ئەبڕن. امیدوارم که خوب و سلامت باشید. هیوادارم کە باش و سەلامەت بن. روزی ڕووزێگاری، ڕۆژێک لە ڕۆژان، مسافری وارد شهری شد. ڕێبوارێک هاتە ناو شارێکەوە. وارد واتە ڕۆشتنە ناو. ڕێبوارێک هاتە ناو شارێکەوە تا کالایی بخره و به خونه و کاشونش برگردی. واتە تا کالا بە هەر شتێک ئەوترێت، ئیتر هەر شتێک بێت کە لە ناو بازاڕە هەبێت پێوترێت کالا، لە دوکانێکە لە شوێنێکە هەبێت. هات چی بکە؟ کالایی بخره و به خونه و کاشونش برگردی. هات کۆمەڵێک پێداویستی، کۆمەڵێک شت بکڕێت و بگەڕێتەوە بۆ ماڵ و حاڵەکەی. مسافر از در و دروازه شهر که وارد شد، ڕێبوارەکە کە لە دەر واتە دەرگا، دروازە واتە دەروازە، واتە دەرگا، بە دەرگایەکی گەورە ئەوترێت کە تێیتا داخڵی شارێک بوویت. ئەڵێ ڕێبوارەکە کە لە دەرگا و دەروازەی شارەکە هاتە ژوورەوە، داخڵ بوو. ناگهان صدای چند نفر رو شنید. ناگهان واتە لە ناکاو، صدای چند نفر رو شنید، دەنگی چەند کەسێکی گوێ لێ بوو. شنید واتە گوێ لێ بوو. که با هم، کە پێکەوە، با هم واتە پێکەوە، و دەرهەم واتە لە ناو خۆیانە. گفتن سلام خواجه، وتیان سڵاو خواجە. خواجە دوو واتای هەیە. واتایەکیان بە واتای سەروەرم، گەورم، پایە بەرز دێت. واتایەکی تریش زیاتر لە دێهاتەکانە بەکارهێنن بۆ ئەو کەسانەی کە نەزۆکن، مناڵیان نابێت، عەقیمن. باشە، ئەمان لێرە وەکو سەروەر و گەورەم بەکاریان هێنا.
چونکە کەسەکە ناناسن. وتیان چی؟ سەلام خواجێ، ئومەدی؟ سڵاو خواجە، هاتی؟ سڵاو گەورم، هاتی؟ سڵاو سەروەرم، هاتی؟ کۆجا بوودی؟ لەکوێ بووی؟ مسافر از شنیدن این حرفها در جا خشک شد. ڕێبوارەک لە بیستنی ئەم قسانە دەرجا خشک شد. دەرجا واتە لە شوێنی خۆیە خشک شد، وشک بوو. که چطور شده که اونها اون رو خواجه و ارباب صدا میزنن. که چی بووە که ئەوان اونها ئەوان اون رو واتە ئەو کە ئەوان ئەو چی بە خواجە و ئەرباب. خواجە و ئەرباب وتمان هەردووکیان یەک واتایان هەیە، هەردووکیان بە واتای گەورەم بە واتای سەروەرم دێت سەدۆ میزانن، واتە بانگی یەکەن. کابرا سەری سوور ماوە، ئەمانە ئەم کەسە تازاتۆتەم دێوە، کەس ناناسێت تازاتەتم شارەوە، کەچی لەولاوە چەند کەسێک بێن بڵێن سڵاو گەورم، بە گەورەم بانگی بکەن و لەو شتانە ئەویش سەری سوور ماوە. دواتر چی بوو؟ ئەڵێ ولی تا خواست حرفی بزنه و چیزی بپرسه، ئەڵێ بەڵام کە ئەویست قسە بکات، شتێک بڵێت و چیزی بپرسه و شتێک بپرسێت، اون مردها به دست و صورتش بوسه زدن. یعنی ئەو هات قسە بکات یاخود پرسیار بکات، پیاوەکان چیان کرد؟ اون مردها به دست و صورتش بوسه زدن. ئەو پیاوانە بە دەست و ڕوخساری بوسە زەدەن، واتە ماچیان کرد، دەست و ڕوخساری پیاوەکەیان ماچ کرد. ڕێبوارەکە و کم مونده بود بچه ها یک نفر هم به پاش بیفته. و کم مونده بود واتە هەر ئەوەنەی مابوو یان کەمێکی مابوو. بچه ها یک نفر هم به پاش بیفته. بە مناڵەکان ئەڵێ مناڵەکان هەر ئەوەنەی مابوو کە کەسێک بکوێتە سەرپێی، بکوێتە سەرپای پیاوە ڕێبوارەکە. که مسافر غریب خودشو عقب کشید. ئەڵێ کە ئەمان ئەم کاریان کرد، ڕێبوارەکە چی کرد؟ مسافر غریب خودشو عقب کشید. ڕێبوارەکە خۆی کێشان بە دواوە. و گفت چه خبر شده؟ از جون من چی میخواین؟ و وتی چی بووە؟ چی دانەوێ لە گیانی من؟ اولی گفت دیگه دلمون به شور افتاده بود. یەکەم پیاویان وتی ئیتر دڵمان کەوتووە دڵە ڕاوکێ. اون یکی گفت، ئەوەکەی تر وتی راه رو که گم نکردی، خۆڕێگاکە و ون نەکردووە. یکی دیگه گفت دیشب تا صبح خواب به چشم هام نیومده. دوێنێ شەو تا بەیانی خەو نەهاتۆتە سەر چاوەکان. مرد غریب که نمیدونست چی بگه، پیاوە نامۆکە غەریبەکە کە نەیدەزانی چی بڵێ، حیرون و سرگردان به راه افتاد. واتە حەیران و سەرسوڕما و کەوتە ڕێ. یەکی جلو ئۆماد و گفت، یەکی هاتە پێشەوە وتی حالا کجا؟ ئێستا بۆ کوێ؟ مرد گفت، پیاوەکە وتی میخوام برم نون و غذایی بخورم، ئەمێ بڕۆم نان و خواردنێ بخۆم.
که دیگه از گرسنگی از پا افتادم که ئیتر لە برسێتیە لە پا کەوتم. مردە غەریب جواب داد، پیاوە غەریبەکان ئەوانەی کە ئەم پیاوە نەیانێ ناسی وەڵامیان دایەوە، چه فکر خوبی، ما هم مثل تۆ، چه بیرۆکەیەکی باشە، ئێمەش وەکو تۆ. بریم خواجه که بهترین غذاخونه و طباخی شهر مال توه. بڕۆین گەورم کە باشترین غذاخونه و طباخی لە کۆنا ئەو هەیان وتووە، ئێستا پێڵێن چێشتخانە، باشە؟ غذاخونه و طباخی واتە چێشتخانە، ئێستا بە فارسی پێڵێن ڕێستۆرانت، باشە. غذاخونه و طباخی شهر مال توه. وتویانە کە باشترین چێشتخانەی شار مڵکی توێ. مسافر غریب که نمیدونست چه کار بکنه و چی بگه، ڕێبوارە نامۆکە غەریبەکە کە نەیدەزانی چی بکات و چی بڵێ، همراه اون چند نفر به یک طباخی رفتن. لەگەڵ ئەو چەند کەسەیە ڕۆشتن بۆ چێشتخانەیەک. اونها تا پا تو طباخی گذاشتن. ئەوان تا پایان خستە ناو چێشتخانەکە، خواجه رو با احترام گوشەی نشوندن. ئەڵێ خاجەیان بەڕێزەوە لە سوچێکا دانا و یک پشتی نرم براش آوردن و پشتیەکی نەرمیان بۆ هێنا کە بشینێ و با ئارامش غذا بخۆرێ، کە دابنیشێت و بە هێمنی و لەسەر خۆ نان بخوات. هەڵبەتە یەک تێبینیتان بێمێ، بۆ نانی بەیانی یاخود قاوەتی سوبحانە بەکارەهێنن، بۆ نانی نیوەڕۆ نەهار، بۆ نانی ئێوارە شام، باشە؟ لێرە نەیوتوە سوبحانە یاخود نەهار یاخود چی، شام، غەزای بەکارهێناوە، غەزا، باشە؟ دواتر ئەڵێ چی، طباخ ئۆماد و پۆرسید، طباخ وتمان ئێستا چی پێڵێن، ئاشپەز، واتە چێشت لێنەرەکە. چی میخورید؟ چیە خۆن؟ همه گفتن هرچی ارباب بخوره. هەموویان وتیان هەرچی سەروەرمان گەورەمان بیخوا. مسافر گفت من آبگوشت میخورم. ڕێبوارەکە گوتی من ئاو گۆشتە خۆم یاخود شۆربای گۆشتە خۆم. اونها هم گفتن ما هم همینطور، ئێمەش هەروەها، ما هم آبگوشت میخوریم، ئێمەش شۆربای گۆشت دەخۆین. طباخ یا همون آشپز خودمون، ئەڵێ چێشتلێنەر یاخود ئاشپەز کە لە کۆنا پێوتراوە تەباخ، ئێستا پێڵێن آشپز. ئەڵێ طباخ یا همون آشپز خودمون بچه‌ها رفت و چند تا دیزی آبگوشت آورد. چێشت لێنەرەکە ڕۆشت و چەند مەنجەڵێک ئاوی گۆشتی هێنا یاخود چەند قاپێک ئاوی گۆشتی هێنا. دوستان ناخوانده یاخود ناخوانده سر پایین انداختن و تند خوردن. دوستان ناخوانده واتە ئەو هاوڕێیانەی ناخوانده واتە بانگهێشت نەکراو، باشە؟ ئەڵێ هاوڕێ بانگهێشت نەکراوەکان کە خۆیان بە زۆر کردبوو بە هاوڕێی، سەر پایین انداختن و تند خوردن. سەریان شۆڕ کرد و سەریان کردە خوار و خێرا ئەیان خوارد.
وقتی سیر شدن یکیشون گفت من چه آدم بدیم. کاتێککە تێر بوون یەکێکیان وتی من چ کەسێکی خراپم. اون یکی پرسید چطور مگه؟ ئەوی تریان پرسی بۆچی؟ لەبەر چی؟ کابرا وتێتی چی؟ آخه مادرم مریضه و اینجا نشستم. آخر دایکم نەخۆشە و لێرە دانیشتووم. این رو گفت و بچه ها بلند شد و رفت. ئەمەی وت و ناڵەکان ئیتر کابرا هەستا و ڕۆشت. دومی گفت من چه آدم بدیم. بازم پرسید چطور مگه؟ دومیشان وتی من چه کەسێکی خراپم. ئەویش دیسان پرسی بۆچی؟ دومی ادامه داد که بابام مسافره ولی من اینجا نشستم. دومی وەڵامی دایەوە کە باوکی من ڕێبوارە و من لێرە دانیشتووم. اینو گفت و بلند شد و رفت. ئەویش ئەمەی وت و هەستا و ڕۆشت. سێمیان وتی چی؟ سومی گفت من آدم خیلی بدیم. مرد پرسید چطور مگه؟ سومی ادامه داد و گفت همه قوم و خویش من مسافرن یا مریض شدن. اون وقت من اینجا نشستم. سێمیان وتی من کەسێکی زۆر خراپم. ئەویش پرسی بۆ چی بووە؟ سێم کەس وەڵامییاوە وتی هەموو خزم و کەسوکاری من ڕێبوارن. همه قوم و خویش من، هەموو خزم و کەسوکاری من ڕێبوارن یا مریض شدن یا خود نەخۆشن. اون وقت من اینجا نشستم. کەچی لەم کاتەیە من لێرە دانیشتوم. خلاصه بچه بە کورتی مناڵەکان هر کس به بهونه‌ای از طباخی رفت. هر کسی که به بیانویک لچشخانه رشت و مسافر غریب تنها موند و ڕێبوارە نامۆکە بە تەنیا مایە. در این وقت طباخ اومد و گفت خب ارباب با نوکرهات غذا خوردید پاشیدید، حالا پول غذاها رو بده. چش لێنەرەکە هاو ووتی باشە گەورە لەگەڵ نۆکەرەکانتە خزمەتکارەکانتە خواردنتان خوارد و ڕژانتان، ئێسا پارەی خواردنەکان بدە. مسافر بیناوا گفت کدوم ارباب کدوم نۆکەر؟ ڕێبوارە داماوەکە وتی کامە گەورە کامە خزمەتکار؟ آشپز گفت چش لێنەرەکە وتی همینا که تو رو آوردن و این بالا بالا نشوندن، هەر ئەوانەی کە تۆیان هێنا و لەسەری سەرەوە دایان نای، هەمونهایی که به تو ارباب و خواجه میگفتن، هەر ئەوانەی کە تۆیان بە گەورە و سەروەر بانگە کرد. مسافر که گرفتار شده بود و راه فرار نداشت. ڕێبوارەکە که گرفتار بوو گیر هاتبوو و ڕێگای ڕاکردنی نەبوو. هەرچی داشت هەرچی هەبوو و نداشت و نەیبوو به طباخ داد و دست خالی برگشت. یای بە چێش لێنەرەکە و بە دەستی بەتاڵ گەڕایەوە. برگشت به شهر و دیارش، گەڕایەوە بۆ شار و شوێنەکەی خۆی. دیار واتە ئەو شوێنەی کە لێی ئەژی و گەڕاوەتەوە بۆی. کێریسید قسە رو تعریف کرد کە گەڕایەوە چیرۆکەکەی گێڕایەوە. همسرش به اون گفت تو نمیتونستی یه بار بگی من ارباب نیستم؟ تو نتتوانی جارێک بڵێی کە من گەورە نیم؟
مرد گفت من گفتم اما کی بود که قبول کنه؟ پیاوەکە وتی من وتم بەڵام کێ هەبوو کە بڕوا بکە کە قبولی بکە. ئەمە تا ئێرە چیرۆکەکە بوو. دواتر ئەڵێ چی بچۆهای ئازیزم ئەگە بە کەسی کە ناخواسته کار یا مقامی بدن که شایستگی انجام اون رو نداره و از روی علاقه حرف دلش رو به زبون نیاره، این ضرب المثل من گفتم اما کی بود که قبول کنه حکایت حال اون میشه. ئەڵێ مناڵە عەزیزەکانم ئەگەر بە کەسێک کە خۆی نەیەوێت کارێک یا پلە و پۆستێکی بەنێ کە شایستەی ئەو نەبێت و ئەویش داوای نەکردبێت بەڵام لەبەر حەز لێبوونەکەی هیچ قسەیەک نەکات و بە زمانی نەیهێنێ، ئەم پەندە ئەیگرێتەوە کە ئەڵێت من گفتم اما کی بود که قبول کنه؟ من وتم بەڵام کێ هەبوو کە قبولی بکات. هاوڕێیان هەوڵدەن چیرۆکەکە لە سەرەتاوە گوێ لێ بگرنەوە تەنها بە دەنگە فارسێکە و دواتر هەوڵدەن وشە نوێیەکان کە فێر بوون لەم وانەیە بیخوێنن و شێوازی خوێندنەوەکەشی لە خات و سەحرەوە فێر بن و لە پێش خۆتانەوە دووبارەکەن. تکایە بیرتان نەچێت چەناڵەکەمان لە یوتیوب سابسکرایب بکەن بۆ ئەوەی هەموو کات نوێترین بابەتەکانتان بەدەست بکات. مراقب خودتون باشی. در پناه خداوند. بیرتان نەچێت چەناڵی مەمەد سەلاح لە یوتیوب سەبسکرایب بکەن و زەنگۆڵەکەش چالاک بکەن.